بە ناوی خوای گەورە و میهرەبان. بینەرانی خۆشەوی جوانترین سڵاوتان لێبێت. لە بەرنامەی ئەم جارێ ئەندازەدا باسی هەردوو ئامێری MRI و سیتیسکان دەکەین و بەراوردکردنی ئەم دوو جیهازە لە بواری تەندروستی و هەندەسیدا. ئامێری MRI کە کورتکراوەی ماگنتیک ڕیزونەنس ئیمێجینگ بریتە لە ئامێرێک بۆ وێنەگرتنی نەخۆش بە شێوەی زرنگە موگناتیس کە ئەمیش لەناو خەڵکە ناساو بە ئامێری تەنووری. لە ڕاستیا دوو جۆری هەیە، جۆری کراوە ئۆپن لەگەڵ جۆری داخرا و کلۆست کە لە بچووکەوە بۆ گەورە قەبارەکەی بە تێسلا دەپێورێت لە پوینسیە تێسلاوە هەیە تا ئەوەی لە زیاتر لە نەخۆشخانەکانە بەکارێت. ئەمی کە ئیسا لێرە دەیبینن 1.5 تێسلایە. بریتە لە ئامێرێک کە بە بواری موگناتیس کار دەکات کە نەخۆشەکە دەچێتە ناو ئامێرەکەوە. بوارێکی موگناتیس لە ناو ئامێرەکە هەیە. لە ئامێری جۆری کراوە موگناتیسەکە هەمیشەییە، بەس لەم جۆرا کە جۆری کلۆسە داخراوە لە ڕێی کۆیلێکەوە جسمی ئامێرەکە دەبێت بە موگناتیس. فکرەی دروستبوونی وێنە لە ئامێری MRIە بریتە لە یەکەم بواری موگناتیس، دووهەم رادیۆ فریکوەنسی کە بریتە لە شەپۆلێکی تایبەت لە ڕێی کۆیلێکەوە دەبەسترێت لەو بەشەی نەخۆش بۆ ئەوەی کە وێنەکەی پێبگیرێ. بێگومان چەندەها جۆر کۆیلی نەخۆش هەیە بە پێ ئەو شوێنی کە وێنەکەی بۆ دەگیرێت لە سەریان، لە فەقەراتیان، لە قاجیان، لە شوێنی تر. بەو شێوەیە کە دکتۆرەکە پزیشکەکە دیاری دەکات بۆ وێنەگرتنەکە. بە شێوەیەکی گشتی ئامێرەکە بریتە لە هەیکەلی ئامێرەکە کە موگناتیسەکەی تایە لەگەڵ کۆیلەکە، دووهەم مێزی نەخۆش، سێهەم ئەو کۆیلەی کە بەکارێت بۆ وێنەگرتنەکە چەندەها جۆری هەیە کە لە ژوورۆ دانراوە، لەگەڵ کۆنتترۆڵ و مۆنیتەر کە کاری دەستنیشانکردنی وێنەگرتنەکەی بۆوەکرێ، لەگەڵ پرنتەرێک بۆ وێنەگرتنی فلیمەکە. هەروەها دەتوانرێت بە شێوەی CD یا DVD وێنەکە بخرێتە سەر CD DVD. ئامێری MRI پێویستی بە ئامادەکردنی ژوورەکەیە بۆ ئەوەی کە ئەو سیگناڵ و شەپۆلانی کە لە دەرەوە هەیە تاسیل لە وێنەگرتنەکە نەکا. ژوورەکە ڕووپۆش دەکرێت بە پلێتی مس یان پلێتی ئەلەمنیۆم. هەروەها دەرگاکەشی وەکو دەیبینن ڕووپۆش کراوە بە مادەی مس و ئەو شوشەی کە ئەو کەسەی وێنەکە دەگریان، ئەو کەسەی ئیش بە ئامێرەکە دەکات، شوشەیەکی تایبەتە بۆی کە مەوجات و فریکوێنسی دەرەوە نەچێتە ناو کاریگەری هەبێ بۆ سەر نەخۆشەکە، بۆ سەر وێنەگرتنی نەخۆشەکە. وەکو دەیبینن ژوورەکە ڕووپۆش کراوە بە مادەی تایبەت و ژوورەکە دەبێت زۆر فێنک بێت، پلەیەکی گەرمی دیاریکراوی هەبێت و دەبێت هەمیشە کارەبا لە ئامێری MRI نەبڕێت، لەبەرەوەی کە جۆری کلۆس غازی هیلیۆمی تایە. ئەو غازی هیلیۆمە کە بەکارێت بۆ سارکردنەوەی ناو ئامێرەکە بۆ ئەوەی بگاتە پلەی گەرمای مطلق کە پێی دەوترێ پلەی ئەوزان بێپایانە بە زمانی کوردی خۆمان. ئەویش بۆ ئەوەیە کە گەیاندنی سوپەر کۆندەکتیڤی دروست بێت لە ئامێرەکەیە. وەکو دەیبینن ئێمە ناتوانم چینە ژوورەوە لەبەرەوەی کە ئامێرەکە مەجالێکی موناندیسی زۆر گەورەی هەیە و کار دەکاتە زۆر سەر زۆر شت. یەکێ لەوانە بۆ نمونە ئەگەر یەکێک مۆبایلی پێبێ یان ئامێری تری پێبێ یان ئاسن یان تەنانەت ئەو شتانی کە لێوە دەیبینن هیچی ئاسن نییە، لەبەروی ئەو کۆیل ئەو موگناتیسی کە لە ناو ئامێرەکەدایە ڕای دەکێشە بۆ خۆی. بۆ نمونە ئیسا ئەو کورسیە ئەوە مادەی ئاسن نییە، دەبێ مادەیەک بێ کە موگناتیس ڕای نەکێش.
جیهازی MRI جیهازێکی پێشکەوتووە کە لە جیهانە لە دوای هەشتاکانەوە پەیدا بووە. جیهازی MRI یان بە زمانی عەرەبی زۆرجار پێی دەڵێن ڕنینی موغناتیزی. ئەو جیهازە پێشکەوتوویە کە خۆشبەختانە لە چاو جیهازەکانی ترا ئەو فەرقی هەیە کە ئەمە تیشک بەکار ناهێنرێت چکە بواری موغناتیزیە. ئەم بوارە موغناتیزیە پەیوەندی هەیە بە ڕێژەی ئاوە لە لاشەی مرۆڤە بە گوێرەی ڕێژەی ئاو واتە ڕێژەی H2O کاریگەری دروست دەکات لەسەر ئەندامەکانە و وای لێ دەکات کە ئەو ئەندامانن لە زۆرێ لە فەحسەکانە کە دەکرێت بۆ MRI بە جوانی و بە مەزبوطی دەرچێت کەواتە MRI وەکو تیشک بەکار ناهێنرێت و MRI لەو جۆرە جیهازانەیە کە لە دوای هەشتاکان وەکو باسمان کرد و خۆشبەختانە لە دوای 2000ەکانەوە لە وڵاتی خۆمان و لە شاری سلێمانی خۆشمانە پەیدا بووە و لە زۆرێ لە نەخۆشخانەکان ئێستا بەکاردێت زۆرتر تەرکیز دەکاتە سەر ئەوەی کە ئایا تا چەند ئەو گرێیانە یان ئەو لوانە یان ئەو نەخۆشیانی کە هەیە لە ئەندامەکانە بە تایبەتی لە پشتە واتە لە عمودی فەقەریە کە زۆر جار ئێستاکە لە ناو خەڵکە باوە بۆ ئینزلاقە بۆ سەوفانە بۆ فەقەراتە ئەمانە بە حکمی ئەوەی کە MRI زۆر دقیقە و بە جوانی و بە پوختی حەبلی شەوکی دەرەکەوێت و بربڕەکان زۆر جوان بە مەزبوطی دەرەکەوێت ئەمە بەکاردێت بۆ ئەمە و ئێستا لە زۆری نەخۆشیەکانی ترا بۆ مێشک بەکاردێت ئەگەر گرەیەک هەبێت یان لوویەک هەبێت یان گومان ببرێت کە ئاو هەیە یان ئیلتیهابات هەیە بە ڕۆژ بە ڕۆژ MRI بەرەو پێشکەوتن چووە ئێستا MRI بەکاردێت لە عالەمە بەکاردێت بۆ ئەوەی کە سەیری دەمارەکانی پێ بکەیت سەیری خوێنبەر و سەیری خوێنهێنەرەکانی مێشکی پێ بکەیت و MRI بەکاردێت ئێستاکی بۆ ئەو جۆرە کەسانی کە زۆر جار نەخۆشەکان دێتە ڕێمان ئەگەر بەردی زراوی هەبوو بێت واتە بەردێک لە ناو زراوی هەبوو بێت و یاخود بەردی بچووک هەبوو بێت و بۆڕی زراوی گرت بێت بۆ ئەوەی هەموو بەشەکانی جگەر و زراو و بۆڕی زراو بە جوانی دەرکەوێت MRI ئێستا لە زۆر جار لەو گریانەیە بەکاردێت کە لە ئێسقانەکانە هەیە و زۆر جار MRI کە ئێمە کێشەیەکمان هەیە جاروهەیە لە ئافرەتی دووگیانە کە نەخۆشیەکی بێت نازانین بە چی جۆرە فەحسێکی بکەین ئایا بە ئەشعەی ئەتیادی کە ناتوانین بە ئەشعەی تەنووری کە ناتوانین واتە بە CT بۆی MRI لە ڕووی علمیەوە تا ڕادەیەک ڕێگە پێدراوە ئەگەر بۆ نەخۆشیێک کە تووشی حادسەیەکی سیارە بوو بەڵام دووگیانە دەتەوێت فەحسێکی پێ بکەی بۆ مێشکێتی کە گومانە دەبرێت جەڵدەیەکی هەوێ یان نەخۆشیەکە یان حادسەیەکە کەوتووە لەو کاتانەیە بۆ MRI دەکرێت MRI بۆ ئافرەتی دووگیان فەحسەکانی بۆ بکرێت. MRI تەبان بەڕێزان ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشچوو چووە و لە وڵاتی خۆشمان خۆشبەختانە لە زۆرێ لە خستەخانەکانە ئەو بەرنامانە دابەزێنراوە بە تایبەتی لە خستەخانەکانی کە حاستخانە حکوومیەکانە دەکرێت بۆ زۆرێ لە کێشەکان بەکاربێت کە ڕوو دەکات لە نەخۆشەکانی خۆمان زۆر جار بەکاردێ بۆ لیکە ڕژێنەکان بەکاردێ بۆ نەخۆشیەکانی چاو بەکاردێت بۆ نەخۆشیەکانی قورک بەکاردێ بۆ نەخۆشیەکانی مەمک بە تایبەتی بەداخەوە ڕێژەی سەرەتانی مەمەک ڕۆژ بە ڕۆژ لە وڵاتی خۆمان و لە جیهانە زۆر دەبێت ئێمە بە ئەشعەی تەنووری و بە ئەشعەی ئەتیادی زۆر دەگمەن هەندێ گرەی مەمەک هەیە بۆمان دەدۆزرێتەوە بە سۆنەر دەکرێت هەندێک جار کەشفی بکەین بەڵام بۆی بزانین ئایا زۆرە یان کەمە ڕێژەکەی زۆرە یان کەمە و لە دوای عملیات ئایا ئەو گرەیە کە لە مکە هەیە دووبارە بۆتەوە هەڵی داوەتەوە یان نا ئێستا خۆشبەختانە دەکرێت و لە خستەخانە حکوومیەکانیشا دەکرێت MRI بکەین بۆ گرەیەک یان بۆ گومانی گرەیەک لە ممکی ئافرەتێکە. MRI ئێستاکێ دەکرێت بۆ نەخۆشیەکانی حەوز و دەکرێت بۆ نەخۆشیەکانی ئەژنۆ بە تایبەتی لە گەنجەکانمانە کە بەداخەوە زۆر جار بەبوونی یاریکردنەوە تووشی ئیسابە ئەبن تووشی تەمەزوقێک دەبێت بچرانێک لە بەستەرەکانیان دەبن باشترین جیهاز کە ئێستاکێ لە عالەمە بەکاردێ بۆ سیرکردنی بەستەرەکانی شانە قۆڵە یاخود سمتە جیهازی MRI بەکاردێکەوەتە دەکرێت بڵین MRI کێکە لەو جیهازە پێشکەوتوانی کە ئێستاکێ لە جیهانی پزیشکیە بەکاردێت و زۆرێ نەخۆشیەکان دەدۆزێتەوە و زۆرێ کێشەکانی بۆ حەل کردوینە و بە تایبەتی زۆر جار بۆ یەکلاکردنەوەی ئایا ئەم گرەیە حەمیدەیە یان خەبیسەیە واتە گرەیەکی ترسناکە یاخود گرەیەکی ترسناک نییە و زۆر کێشە دروست ناکات بۆ داهاتوی ئەو نەخۆشە پێش ئەوەی زەرعی لێوەرگیر و پارچەی لێوەرگیرێت زۆر جار بڕیار پزیشکە بەڕێزەکان بڕیار دەتەن جیهازی MRI بۆ ئەو نەخۆشە بەکار بهێنرێت فەحسەکەی بۆ بکرێت دوایەوەی کە فەحسەکانی بۆ دەکەین ئێمەش فەحسەکەی بۆ دەکەین و نەتیجەکەی دەنووسین و دەگەڕێتەوە بۆ دکتۆرە پزیشکە بەڕێزەکان و ئەو وەختە بە گوێری ئەوە بڕیار دەدەن ئایا عملیاتی بۆ بکرێت یان عیلاج وەربگرێت یاخود هەر شتێکی بۆ بکرێت.
چۆنێتی ئیشکردن لەم بەشە بەشی MRI یاخود ڕۆنینی موگناتیسی ئەو نەخۆشانەی کە ئێمە ئەیان بینین لەلایەن پزیشکی تایبەتەوە بۆمانەنێرێت. سەرەتا نەخۆشەکە پرسیاری لێ یەکەین، پێویستی بە ڕێنمایی پێشوەخت نییە، تەنها ئەوەیە هیچ مادەی ئاسنی پێوە نەبێ. پرسیاری لێکەین بزانین هیچ نەشتەرگەریەکی بۆ کراوە بۆی بزانین پلاتینی نەوەکو بۆ دانرابێت زیاتر لە نەشتەرگەریەکانی بڕبڕەی پشت. پلاتینەکەش ئەگەر هەیبێ پرسیاری لێکەین بزانین جۆرەکەی چییە. ئەگەر تیتانیۆم بێ هیچ کێشەیەکی نابێ بۆ MRI. دوای ئەوە جلی تایبەتمان هەیە ئەیان نێرین بۆ خۆگۆڕین بۆ ئەوەی نەوەکو جلەکانی هیچ مادەیەکی ئاسن مۆبایل سەعات پرسیاری لێکەین ئەمانی هیچ پێ نەبێ. پاشەوەی نەخۆشەکە ئامادە بێت ئەیبینە ژوورەوە ئەچێتە سەر بێدی جیهازەکە. پاشەوەی کە پاڵەکەوێت دڵنیابین لە سەلامەتی نەخۆشەکە، ڕێنمایی یەکەین کە نەترسێ لەبەرەوەی ئەم جیهازە لەبەرەوەی کە لەسەر ئەساسی موگناتیسیشەکە دەنگی بەرزە. پاشان فەحسەکەی بۆ چ شوێنێکی بێت، بۆ نمونە بڵین بۆ پشتی بۆی نووسراوە سەنتەر ئەخرێتە سەر بڵین بڕبڕەی پشتی ئەو شوێنی کە دکتۆر بۆی نووسیوە. پاشان یەنە دەرەوە دەرگاکە داخین. پاشەوەی دڵنیا بووین لە نەخۆشەکە کە هیچ کێشەیەکی نییە لە ژێر جیهازە، لێرە دەستەکەین بە ناوداخلکردنی لەم قائیمەیە بڵین ناوەکەی لێرە جارێ یەکەم جار چەنەم نەخۆشە ژمارەکەی لێرە داخڵەکەین. بۆ نمونە بڵین نەخۆشی یەکەم نەخۆشە ژمارە 1. دوای ئەوە ئەکسێپت یان نۆرمەڵ مود پاک سیستم هەیە لەم نەخۆشخانەیە. ئەگەر داخلی پاک سیستمەکەی بکەی ئەکسێپت دەکەی، ئەگەر نەشتەوێ تەنها لێرە بڵین پزیشک ئامادە بێ راپۆرت بنووسێ بۆ نەخۆشەکە نۆرمەڵ مود هەڵەبژێرین. پاشان ناوی نەخۆشەکە لێرە ئەنووسی بۆ نمونە بڵین دنیا محەممەد. پاشان یەینە سەر ئەیچ واتە تەمەنی نەخۆشەکە تەمەنی چەند ساڵە، بڵین تەمەنی 20 ساڵە. پاشان سێکسەکەی کوڕەیان کچە، ئەگەر کچ بێ ئەنووسین فیمێڵ، PTF لەسەری ئەنووسیت. ئەنجا کێشی نەخۆشەکە بە کیلۆگرام چەند کیلۆیە لێرە داخلیەکەی بە پێی کیلۆگرامی ئەو نەخۆشە جیازەکە خۆی عاز بڵین ئیشی لەسەرەکە. بۆ نمونە بڵین 60 کیلۆیە ئەم نەخۆشە. پاشان یەیتە سەر ئێگزام دیسکریپشن فەحسەکەی بۆ چ شوێنێکێتی، بۆ نمونە بڵین بۆ پشتێتی لەم بۆ ساکرال سپاین. پاشان کە ئەمەمان داخل کرد پشتی هەڵەبژێرین بڕبڕەکانی پشتەوەی ئەبدۆمینەڵ ئەند لەمبەر، ئێمە لەمبەر هەڵەبژێرین. قائیمەیەکی ترمان بۆ هێنێ لێرەش فاست لەم بۆ ساکرال سپاین ئەکسێپت. لێرە ئەو سیکوێنسانەمان بۆ ئەهێنێ کە ئێمە ئەیکەین بۆ ئەو بڵین بۆ ئەو فەحسە T2 T1 مایلۆگرافیە، ئەمانە ساجیتال ڤیو، پاشان ئەکزیال ڤیو بۆ وەرەگری. بەو شێوەیە قائیمەکەی ئەەکەیتەوە دەسەکەی بە فەحسکردنی.
پاش ئەوەی کە تەواو بوو ئەم سیکۆنسەکانمان هەمووی بۆ وەرگرت و تەواو بوو نەخۆشەکە فەحسەکەی تەواو بێ ئەچینە ژوورەوە ئەهێنینە دەرەوە نەخۆشەکە پاشان دەسەکەین بە پرنتکردنی بڵین ئەو وێنانەی کە گرتومانە بڵێن ئەو ئیمەیجانەی کە کردومانە لێرەوە ئەچین بۆ پرنتکردن لە برۆسەرەوە نەخۆشەکە بڵێن ئەمە ئەم قائیمەیە هەموو ئەو نەخۆشانن کە فەحس کراون ئەمەیان ئەم نەخۆشەیە مەسەلەن بڵێن کە ئێستا کردومانە دەسەکەین بە پرنتکردن ئەو سیکۆنسانەی کە بۆمان وەرگرت بوو هەمویان یەنە ئێرەوە لێرە هەڵیەبژێری مەسەلەن بڵێن یەکەم جار مایلۆگرافی ببوورە ڤیوەر اینجا لە ڕێی ڤیوەرەوە ئەکرێتەوە فول سکرین پاشان لێرە ئەم مربعانە بەپێی بڵێن چەند ئیمەیجی هەیە ئەو نەخۆشە هەڵیەبژێری مەسەلەن دوانزەیی بۆ نمونە دوانزەیی 24 شانزەیی ئەمانەی تایە بۆ ئەو فەحسە چی گونجا ئەوە هەڵەبژێری پاشان دەسەکەی بە پرنتکردنی لێرە ئەمەمان پێویستە هەڵیەبژێریم ئەمە ساجتەڵ ڤیوە اینجا کۆرۆنەڵ ڤیو لە مایلۆگرافیا ئەهێنینە ئێرە پاشان تیتو ساجتەڵ سکوێنسێکی ترە هەڵیەبژێرین ئەکەین بە دوو بەشەوە شاشەکە زوومیەکەی بۆی باش دیار بێ وازەح بێ ڕوون بێ لە ڕێی ئەم ئێفانەوە تەبعیەکەی ئەگەر کردمان بە دوو بەشەوە بە F3 تەبعیەکەین بەم شێوەیە ئیمەیج بۆیە ڕۆین تەبعیەکەین لە ڕووی ئەندازەییەوە باسێکی ئامێری سیتیسکانەر دەکەین. ئامێری سیتیسکانەر ئەوەی کە لەناو خەڵکدا ناسراوە بە ئامێری تەنووری لە ڕاستیە خۆی بریتە لە ئامێری وەرگەکێشی کۆمپیوتەرێنراوە واتە کۆمپیوتەرایز تۆمۆگرافی. ئەم ئامێرە پێشتر لە ساڵی 1970 لەلایەن زانە هاونسفیلد دۆزراوەتەوە و دروست کراوە. بێگومان پێشتر چەندەها هەوڵ هەبوو بۆی کە بنەماکانی ئەم ئامێرە بێتە بەرهەم و دروست کرێ. هەدەفی ئەساسی ئامێری سیتیسکانەر زیاتر بوو ئەوە بووە کە ئامێری تیشی ئاسایی هەموو جۆرە وێنەیەک ناگرێ لەبەرەوەی کە پێکاتەی لەشی مرۆڤ چەندەها چڕی جیاواز و چەندەها بەش لەناو لەشی ئینسانە بە تایبەتی لە سەر و لە بڕبڕەی پشت بەسەر یەکدا کەوتووە. بۆ جیاکردنەوەی ئەو بەشانە زانایان بیران لێ کردەوە کە بە شێوەی تۆمۆگرافی وێنەی بەشەکانی ناو لەشی مرۆڤ وێنە بکێشن. بۆ ئەو مەبەستە هاتن لە سەرەتادا ئامێریشیان دروست کرد بە ناوی ئامێری سیتیسکانە تەنها بەکارە هات بۆ وێنەگرتنی سەر. ئەم ئامێرە لەلایەن ئەندازیار و زانە هاونسفیلد دروست کرا و بۆ یەکەم جار لە ساڵی 1970 پاشتر وردە ئەم ئامێرە زۆر بەرەو پێشەوە چوو چەندەها جۆری لێ دروست بوو. یەکەم ئامێر وەکو وتمان ئامێرێک بوو کە وێنەی سەری پێدەگیرا. لە پێشدا ئەم وێنەگرتە ماوەیەکی زۆری دەویست و وێنەکە زۆر ڕوون و ئاشکرا نەبوو.
بۆ زیاتر بەرەو پێشوونی ئەم ئامێرە زانایان بیریان لەوە کردەوە کە برەوی پێبەن و چەندها جۆریان لێ دروست کرد کە بە شێوەیەکی گشتی لە 4 جۆر خێزان نەخۆی دەبێتەوە کە پێی دەوترێ خێزانەکانی ئامێری سیتی سکانەر. بۆ نمونە ئێستا ئەم ئامێرە وێنەی هەموو لەشی پێدەگرێت بەس پێشتر وا نەبووە بە چەندەها قۆناغ گەیشتۆ بەم شێوی ئێستا. ئامێری یەکەم وەکوتمان تەنها وێنەی سەری پێدەگیرا لەگەڵ جۆری دووهەمە. جۆری سێهەم کە دروست بوو پێی دەوترێ ئامێری سیتیسکانە لە جۆری سپایرال. سپایرال بریتە لە چی؟ بریتە لە ئامێری سیتیسکانەرەکە تیوبەکە و بەشەکانی بە دەوری نەخۆشەکە ئاخولێتەوە لەگەڵ مێزەکە کە نەخۆشەکەی لەسرە دەچێتە نێو ئامێرەکەەوە کە بە شێوەیەکی حەلەزۆنی سپایرال وێنەکە دەگیرێت. بەشە سەرەکیەکانی ئامێری سیتیسکانەر بریتە لەم پارچەیە لەم بەشە کە پێی دەوترێ گانتری. لە ناو گانتریا چەندها بەش و پارچەی تێدایە کە بەشە سەرەکیەکەی بریتە لە تیوپی تیشکە ئێت بەرامبەری دەرخستەواتە دیتێکتەر لەگەڵ چەندەها پارچەی ئەلەکترۆنی و پێداویستەکانی ئامێرەکە. بەشێکی تری ئامێرەکە بریتە لە مێزی نەخۆش، ئەوەی کە نەخۆشەکەی لەسەر پاڵەکەوێت دەچێتە ناو ئامێرەکەوە لە کاتی بەکارهێنانی تیشکەکە تیوبەکە دەخولێتەوە دەسوڕێتەوە لەگەڵ دیتێکتەرەکە. لە ناو ئەم بەشەیە وەکوتمان تیوپی تیشکەیەک سەیە لەگەڵ دەرخستەکان. دەرخستەکان زیاتر لە یەکەم جارە بە یەک ڕیز دەرخستە دروست دەکرا. پاش پێشکەوتنی تەکنۆلۆجیا ڕیز و ژماری دەرخستەکان زیایی کرد لە یەکدانەوە بۆ 2 4 8 16 32 بۆ جۆرە. ئەمەی کە لێرا دەبینن ئەمە 64 سلایسە 64 ڕیز دیتێکتەرە. ئەمە بۆ چییە؟ ئەمە بۆ خێراکردنی وێنەگرتنەکە و ڕوونتر و ئاشکراکردنی جۆری وێنەگرتنەکە. واتە ئامێرێک لە سیتیسکەنەرە کە وترا 64 سلایس ئامێرێکە کە وێنەی ڕوون و ئاشکرای پێدەگیرێت. بەشێکی تری ئامێرەکە کە لە ژووری کۆنتترۆل داهێنرێت بریتێ لە مۆنیتەر و کۆنتترۆل کە ئیش بە ئامێرەکە دەکات لەگەڵ دانانی دۆز و کەیڤی و میلی ئەمپێر بۆ کاری وێنەگرتنەکە. هەروەها بەشێکی تر هەیە لە ئامێری سیتیسکانەردا کە بریتە لە پرنتەر. پرنتەر ئەگەر پێویستی کرد وێنەی نەخۆشەکە یا چەندەها وێنە کۆ دەکرێتەوە و بە پرنتەرێکی تایبەتی کە لە ژووری کۆنتترۆڵە پرنت دەکرێت و دەکرێتە سەر شێوەی فلیم. جۆرێکی تر کە لە زۆر شوێنە ئێستا ئەوە زیاتر بەکارێت دەتوانێت وێنەی نەخۆشەکە بخرێتە سەر CD یان DVD یان لە زۆر نەخۆشخانەی زۆر پێشکەوتووە دەتوانێت لە ڕێی نێتوەرکێکی تایبەتیەوە کە پێیتەوە درێ پاکس دەتوانێت ڕەوانین چەندەها نەخۆشخانەی تر یا شاری تر یا وڵاتانی تر بکرێت. بۆ ئامادەکردنی نەخۆشەکە بۆ وێنەگرتن پاشەی نەخۆشەکە چوە سەر مێزەکە لە ڕێی ئەم کۆنتترۆڵەوە نەخۆشەکە لەسەر مێزەکە بەرز دەکرێتەوە و دەخرێتە ناو ئامێرەکەوە بۆ دیاریکردنی ئەو شوێنەی کە وێنەی نەخۆشەکەی پێدەگیرێ واتە تەحدیدکردنی شوێنی وێنەگرتنەکە لە ڕێی ئەمەوە کە لێرە ڕووناکیکی لەیزەری تایە تەحدیدی شوێنی وێنەگرتنەکە کرێت لە ڕێی ئەم کۆنتترۆڵەوە. ئامێری سیتیسکانەر هەروەکو ئامێری تیشک پێویستی بە ئامادەکردنی ژوورەکەیەتی لە ڕووی ڕووپۆشکردنی ژوورەکەەوە بە مادەی قوڕقوشن. مابەست و ئاماز لەوە ئەوەیە کە ئەو تیشکەی کە لێرا دروست دەبێت نەچێتە دەرەوەی ژوورەکە بۆی ئەوانی لە دەروی ژوورەکەن تیشکیان بەر نەکەوێت. ئەو پلێتی ڕەساسە قوڕقوشمە ڕێگری دەکات لە چوونە دەرەوەی تیشکەکە بۆ دەرەوە. هەروەها ژووری سیتیسکانەر دەبێت پلەیەکی گەرمای فێنکی هەبێت لەبەر پاراستنی ئامێرەکە چکەکەن گەرمیێکی زۆر لەم ئامێرە دەرەچێت. ئەگەر ئەم ژوورە فێنک نەکرێتەوە ژوورەکە زۆر گەرم دەبێت. لەبەرەوە بە بەردەوامی ئەبێ ژووری سیتیسکانەر زۆر سات بکرێتەوە بە ئامێری فێنکەرەوە.
جۆرێ لە باڵێن پشکنینەکانی تر کە بۆ نەخۆشە بەڕێزەکان دەکرێت لە نەخۆشەخانە حکومی و لە نەخۆشخانە ئەهلەکانە بریتە لە بەوەی کە لە ناو بازارە خەڵکێکی عوامی خۆمان پێی دەڵێت ئەشعی تەنووری. بەڕێزان ئەشعی تەنووری ڕەنگە ئەگەر بڵین تەمان لە زمانی نەکوردی نەعارەبی نە ئینگلیزی شتێک نییە بە ناوی ئەشعی تەنووری، ئەمە ئەشعی مەقطعیمان هەیە یاخود سیتیمان هەیە بە کۆمپیوتر تۆمۆگرافی وەکو زمانە ئینگلیزیەکەی. بەڵام دیارە ئەشعی تەنووری کۆنەکان ئافرەت و شت کە چوونەتە ناوێ وەکو شکلی تەنور بووە، کوردەواری خۆمان لەوە ناوی تەنووریان لێ هێناوە. ئەگەر ناوەکو ئەوەی کە مستەڵەح عامەکەیە بریتە لەوەی کە ئایا ئەمە سیتیە یاخود ئەشعی مەقطعیە کە لە زمانی عەرەبیە بەکاردێت. ئەگەر بڵین سیتی بەڕێزان، سیتی خۆشبەختانە ئەمەش یەکێکە لەو پشکنینانەی کە لە بواری پزیشکیە لە کۆتایی هەفتاکان و بەڵام لە هەشتاکانەوە بەرەو پێش چووە و لە نەوەتەکانەوە لە وڵاتی خۆمان و لە زۆرێک نەخۆشخانەکانە بەتابەتی لە دوای 2000ەکان و لە زۆرێک نەخۆشخانەکانی خۆمانە بەکاردێت. بەڕێزان ئەشعی باڵین سیتی ئەمە بواری پێشکەوتووی ئەشعی عادیە، واتە زانایان لە عالەمە دیراسیان کردووە ئێمە بۆ ئەشعەیەکی عادی بگرین بۆ نەخۆشێک تەنها یەک ڕووی نەخۆشەکە دەرکرد. هاتن بیریان لەوە کردەوە چۆن بتوانین بە هەمان کات لە هەمان فەحسا بەڵام لە چەند ڕوویەکەوە نەخۆشەکە وەرگین. بۆ نەجاران ئەشعەیەکی عادیان بۆ نەخۆشەکە دەگرت تەنها سنگی من دەرەکەوت لە یەک ڕوو. هاتن بیریان لەوە کردەوە چۆن بتوانین بە هەمان جیهاز بەڵام بە جیهازێکی متەتەورتر و پێشتر و باشتر لە هەمان کاتە بتوانین چەند مەقطعێک لە ئەشعەکە. بۆیە زمانە عەرەبیەکەی جوان نراوە ئەشیع المەقطعیە، واتە تیشکە ئەشیعی عادیە بەڵام مەقطع بەدەیان و بە سەدان جۆر فەحز وەردەگیری. واتە لێرەوە ئەگەر بۆ نمونە لە ملی منەوە نەخۆشەکە وەرگیری هەتا ناوپەنجکی جاری وایە 200-300 تیشک لە نەخۆشەکە ئەدرێت، هەر یەکەیان بۆ خۆی ئەشعەیەک دەکرێت دوایی بە نیزامی لە کۆمپیوتەرایزی پێدەڵن، واتە دەکرێت بە نیزامێکی بە شێوازێکی کۆمپیوتەری هەموو ڕسمەکان ئەدرێت لە یەک، واتە ئاوایی لە ڕووی لە پێشەوە لە تەنیشتەوە لە پشتەوە هەموو بە نیزامی کۆمپیوتەری ئەدرێت لە یەک و ڕسمێکی جوان و پوختە دەرەچێت و دکتۆرە بەڕێزەکان دەتوانن ئەم فەحسە بخوێننەوە و نەتیجەی بدەن بە نەخۆشەکە بۆی نەخۆشەکە ئیسفادەی لێ بکەن. کەواتە بە کورتەکەی ئەشعی تەنووری بڵێ ئەشعی عادیە بەڵام بە ڕێژەیەکی زۆرتر، ینی ئەشعەیەکی عادی بۆ سەر بۆ بابڵین بۆ سنگ ڕەنگە تیشێکی کەمی هەبێت، بەڵام یەک ئەشعەیەکی تەنووری یاخود سیتی بۆ سنگ دەگیرێت ڕەنگە بەقەت 100 هەندێک سەر چاوە دەڵێ بەقەت 150 ئەگەر بە دەرمانەوە بێ ڕەنگە بەقەت 200 ئەشعەی عادی تیشک بدا لە سنگ. بەڕێزان ئەشعەی تەنووری ئێستاکێ واتە سیتی ئێستا خۆشبەختانە لە زۆر بوارەکانە بەکاردێت، بەتایبەتی لە حادیسی سیارەیە. ئێمە ڕەنگە شتەکانی تر بە ئەشعەی عادی نەتوانین ئەگەر درزێکی بەسیط هەبێت لەسەرە یاخود لە پشتا یاخود لە ئێسقانێکە هەندێک جار بیبینین. بە ئەشعەی تەنووری واتە سیتی لەبەرەوەی زۆر دقیقە و زۆر کاریگەرە و ورد و درشتی ئێسقانەکان بە جوانی دەرەکەوێت، ئەوە ئەشعەی تەنووری بۆ دەگرین. لە حادیسەی سیارەیە بەتایبەتی ئەگەر نەخۆشێک کە گومانمان هەیە تووشی نەزیفی داخلی بووە باتەوە تایبەتی نەزیفی ناومێشک بووە، ئەمە لە یەکەم دقەوە یانیگە دیقەت بدەن بینەرانی بەڕێز دیقەت بدەن زۆر جا تووشی حادیسێکی سیارە بێت لە تەواریەکە یەکەم بڕیار ئەشعەی عادی و ئەشعەی تەنووری واتە سیتی بۆ بڕیارە درێت. بۆچی؟ چونکە سیتیەکەی کە بۆ دەکرێت ئەگەر نەزیفێک لە مێشکیە هەبێت یان نەزیفێک لە ناو سکیە هەبێت یاخوا مثل نەزیفێک لە ناو سنگی هەبێت یەکسەری دەرەکەی، یاخود ئەگەر شکاویەک و یاخود شکاویەکی درزێکی بچووکش هەبێت بە ئەشعە تەنووریەکان دەرەکەوێت، واتە سیتی. سیتی ئێستا بەرەو پێش چووە دەکرێت بۆ مێشک بەکاربێت. سیتی ئێستا کێوایلی هاتووە بۆ زۆرێ لە دەمارەکانی مل بەکاردێت، واتە ملوولەکانی خوێنش دەرەخات بەتابەتی لەو نەخۆشانی کە گومانە بین دەمارەکانی ملی بەبوونی کرسێکەوە بەبوونی چەوریەکەوە گیرا و خوێن ناچێت بۆ مێشک. ئێمە ئەشعەی تەنووری بابڵ پێڵەن ئەنجیۆگرافی کە خۆشبەختانە لە بەشی دڵی شاری سلێمانیشە ئەو جیهازە پێشکەوتۆمان هەیە دەگیرێت بۆ ئەو دەمارانی کە خوێن دەبات بۆ مێشک یاخود ئەگە گومانمان برد ئەو دەمارانی کە خوێن دەبات بۆ گورچیلە تەسک بۆتەوە یاخود هۆکارێکە هەیە کێشەیەکی بۆ دروست کردو بووە بە زەخت ئەو فەحسی بۆ دەکرێت بۆی ئەو دەمارانە دەرکێت. ئەشعەی تەنووری دەگیرێت بۆ سنگ و یاخود ئەو ئافرەتە بەڕێزانی کە تووشی سەرەتانی سنگ بوونە و ئێمە گومانە بین ئێستاکێ ئەو نەخۆشی سنگە واتە هی مەمکی تەشەنی کردو بۆ سیەکانی تەشەنی کردو بۆ جگەری یان پنکریاسی خوانەکەران، ئەو وەختە ئێمە ئەشعەی تەنووری بۆ دەگرین بۆی بزانین ئایا تەشەنی کردووە هەتاوەکو ئەوەندە ئێستا جیهازە پێشکەوتوەکان کە سوپاس بۆ حکومەتی هەرێم زۆرە لە ئامێرەکان
پێشکەوتوەکان هاتوۆتە وڵاتی خۆمان و حکوومەتی هەرێم کڕیوەتی بۆ وڵاتی خۆمان تەنانەت ئەگەر بەقەت وەکو چۆن کوردەواری خۆمان دەڵێ بەقەت لەتکە نزکێکش ئەگەر گرەیەک هەبێ لە سنگە یان گرەیەک هەبێ لە جگەرە یان گرەیەک هەبێ لە عمودی فەقەریە واتە لە بڕبڕی پشتا ئەمانەمان هەمووی بۆ دەرەکەوێت کەواتە دەکرێت ئەشعەی تەنووری ئێستا بۆ زۆرێ لە بوارەکان بەکار بێت بەڵام ئەوەمان بیر نەچێت زۆرێ لە بینەران ئەم ئاگاداری هەن هەبێ بۆ ئەم تێبینە زۆر جار تەکلیفمان لێ دەکەن دەڵێن یەکسەری ئەشعەیەکی تەنورین بۆ بنووسە یاخود بۆ نەخۆش بە دکتۆرە بەڕێزەکە دەڵێ ئەشعەیەکی تەنورین بۆ بنووسە ئەشعەی تەنوری دەبێت پزیشکە بەڕێزەکان بڕیار بدەن کە ئایا پێویست دەکات یان پێویست ناکە چونکە ڕەنگە بە ئەشعەیەکی ئەتیادی لە کۆڵت بێتەوە بۆ ئێمە ئەشعەیەکی تەنوری بۆ بگرین وەکو وابێ بەقەت 200 ئەشعەی ئەتیادی تشکی لێ بدەین و نابێت ئەوەشمان لە یاد بچێت ئەشعەی تەنوری نابێت لە دووریان لە نزیک واتە سیتی نابێت لە دووریان لە نزیک ئافرەتێک کە حامیلی هەبێت نزیک بێتەوە چونکە ئەمە تیشکە و کاریگەری دەبێت بۆ کۆرپەرەکە و لە داهاتووە کاریگەری دروست دەکات بۆ ئەو کۆرپەرەیە لە ژیانە. سەرەتا و نەخۆشانەی کە دێنە لای ئێمە کاتە ئێرە ئێمە ڕێنمایی تایبەتیە دەینێ ئەبێ مۆعید وەرگێ ئەو ڕۆژێک کە ئەگاتە ئێرە ئەبێ لە 12 شەوە هیچ شتێکی نەخوارد دەبێ نانی بەیانیش ئەوە هیچ نابێ بخوا کە هاتە ئێرە ئێمە لێرە جلی تایبەتی بۆ لەبەر ئەەکەین ئەینێ لەبەری بکات و ئەجا ئەینێرین کانوێلای بۆ دانین کە کانوێلامان بۆ کرد پرسیاری لێ ئەەکەین ئەگەر نەخۆشەکە ئافرەت بوو پێی ئەڵێن بزانە حەملی نییە دووگیان نییە ئەگەر دووگیان بوو ئەو ئیشەکەی بۆ ناکرێت ئەگەر دووگیان نەبوو ئەجا دوای ئەوە فەحسێکی حساسێتی بۆ ئەەکەین هەنێ جار نەخۆشمانەی حساسێتی هەیە ئەگە حساسێتی هەبوو نابێ بۆی بکرێت دوای ئەوە کە نەخۆشەکەمان حساسێتی نەبوو ئەیهێنی نەژوورەوە پاڵی ئەخینە سەر جیهاز ئینجەکتەری لێ ئەبەستین ئینجەکتەر واتە پێدانی دەرمان لە ڕێگەی ئینجەکتەرەکەوە لە ڕێگەی جیهازێکەوە جاران ئێمە ئینجەکتەرمان نەبوو بەدەست بە کانوێلا و بە سرنج ئەماندایە بەڵام ئێستا کاڤیتەر کە ڕەبتە بە ئینجەکتەرەوە ڕەبتێکین بە نەخۆشەکەەوە دەرمانەکە لە ڕێگەی ئەو کاڤیتەرەوە لە ئینجەکتەرەوە بۆ کاڤیتەر ئەچێتە ناو دەمانی نەخۆشەوە ئەبێ بە نەخۆشەکانیش بڵێن هیچ ترسێکی نییەم جیهازە دەرمانێکی گەرمە بە دەمارەکە تا ئەڕوا پاشان کە نەخۆشەکەمان حازر کرد ئینجەکتەرمان لێ بەست پێی ئەڵێن هیچ ترسێکی نییە و ئیتر دوای ئەوەی نەدەرەوە ئەجا لەسەر کۆمپیوتەر ئیشی بۆ ئەەکەین کەینە سەر کۆمپیوتەر لێرە ئایدیای نەخۆشەیە ئەمە تایبەتە بەخۆی ئەمە خەزدان لە ناو جیهازە هەر ڕۆژێک هاتەوە هەر کاتێک هاتەوە ئەمە لە ناویە هەیە ئەم نەخۆشە پێویستی بە شتێک بوو بۆی دەرێنینەوە ئەمە ئایدیاکەیەتی ئینتەرەکەین اینجا ناوی نەخۆشە نووسین بە سیانیەوە ئەچینە سەر ڕگەزی نەخۆشەکە دوای ئەوە پاشان ئەچینە سەر تەمەنی نەخۆشەکە ئەمە لێرە ناوی ئەو ئۆپەرەتەرەیە کە ئەیکات بۆی کە ئیشەکەی بۆ ئەکات ئەنجاینە سەر ئەو شوێنەی کە دکتۆرەکە مەبەستێتی کە پزیشکەکە ئەیەوێت بۆ نمونە بۆی هەڵەبژێ ئەمە سنگی پێویستە لێرە شاکلیک لەسەر ئەم ئەندامی لەشی ئەو نەخۆشاکەین کە دکتۆرەکە پێویستی پێیەتی پاشان کە نەخۆشەکە دەرمانەکەماندایە و تەواو بوو ئەینێرینە دەرەوە پێی ئەڵێن چارەگێک بوەستێنەوەکو تووشی حساسێت بێ دانیشێن لە دەر تا ئەو چارەگە ئەنجا دوای ئەوە کانوێلای بۆ دەرەهێنین ئیشی دکتۆر ئیشی نەخۆش لێرە تەواو بوو دوای ئەوە یین سەرە فلیمەکانی بۆ تەبعەکەین کە تەبعمان کرد ئەیخینە زەرفێکی تایبەتی خۆیەوە لەگەڵ هەموو شتە کۆنەکانی ئەبێ پێی بێ و نەخۆشە ئەنجا دوای ئەوە ئەینێرین بۆ لای ئەو پزیشکەی کەوا تەقریری بۆ ئەنووسێ ئەو پزیشکەش ئەبێ پزیشکی ئەشیاء و سۆنەر بێ جیاوازی لە ئامادەکردنی ژووری ئێمارای و سیتی لەوایە کە لە ئامیری سیتی سکانەرە ڕووپۆشی ژوورەکە دەکرێت بۆی کە تیشک نەچێتە دەرەوە واتە
ئەو تیشکەی کە لە ناوەیە زەرمەندە بۆ کەسانی دەرەوەی ژوورەکە لەبەرەوە ڕووپۆشەکرێت بە مادە و بە پلێتی قۆڕپشم هەروەها دەرگاکەی هەروەها شوشەکەشی بەڵام لە ئامێری ئێمارایدا بە پێچەوانەوە ئەبێت تۆ ڕووپۆشی ژوورەکە بکەی بە پلێتی مس یان بە پلێتی ئەلەمنیۆم بۆی نێڵی لەرەلەر و شەپۆلی دەرەوە کە بەهۆی چەنەها ئامێرۆکە لە دەرەوە هەیە بچێتە ژوورە و کاریگەری هەبێ بۆ سەر وێنەگرتنی ئامێرەکە و نەخۆشەکە. بەڕێزان زۆر جار وەکو با بڵێن نەخۆش ئێمە پرسیارمان لێ دەکرێت ئایا ئەشعەی سیتی لەگەڵ ئێمارای فەرقەکەیان چییە و کامیان بڕیار بدەین. تەبەن بڕیار لە لای ئێوەی بەڕێز نییە بۆ معلوماتتانیان ئەوە نییە کە ئێمە دکتۆرە بەڕێزەکە زوڵمت لێ بکە ئەگە سیتیت بۆ بنووسیان ئێماراییان زۆر جار دەڵێ وڵات دکتۆرەمە هەرزانە کامەی زۆر گرانە مەسەلە کامە گرانی و این نییە مەسەلە ئەوەیە تا چەند ئێوەی بەڕێز وەکو نەخۆش و ئەو نەخۆشیانی کە هەتانە تا چەند ئەتوانین بگەینە نەتیجەیە چکە هەدەف لە بوارە پزیشکیەکە و هەدەف لەم جۆرە بەرنامانە خزمەتگوزاریەکانە بە ئێوەی بینەری بەڕێز. ئەشعەی تەنووری و مۆغناتیزی بەڕێزان وەکو فەرقەکەی کە بۆ لای بەڕێستان ڕوون بێت ئەشعەی سیتی بریتیە لە تیشک واتە تیشک دەدرێت لەو نەخۆشە و ئەشعەی سیتی زۆرتر تەرکیز دەکاتە سەر ئێسقانەکان بە باشتر دەرەکەوێت و هەندێک جار گۆشت و خوێن و ئەوانش دەرەکەوێت بەڵام بۆ هەندێک شوێن ڕەنگە وەکو پێویست نەبێت. بەڵام ئەشعەی مۆغناتیزی واتە ئێمارای ناوی بەخۆیەتی ئەمە بوارێکی مۆغناتیزیە تیشک نییە. یعنی ئەمە زۆر جار بە غەڵەتی خۆشمان ئەوەندەی لە بازار و خەڵکێک باسی کروتێتی ئەشعەی مۆغناتیزی ئەگەر ڕاستان دەوێت ئەشعەی مۆغناتیزی نییە ئەمە ڕەنینی مۆغناتیزیە واتە بواری مۆغناتیزیە واتە هیچ تیشکێک لە نەخۆشەکە نادرێت کەواتە ئەگەر ناوی سیتی لێ درا و نەسیتیت بۆ کرا ئەبێت تو ئامادەی تێدا بێت کە تیشکت بەردەکەوێت. بەڵام ئەگەر ناوی نرا ئێمارای واتە ئێمارای مۆغناتیزیە هیچ تیشکێکت بەرناکە هیچ زیانێکی بۆت نابێت و خۆشبەختانە ئێمارای کە ئێستاکێ ئێمە بۆ زۆرێ لەو نەخۆشانی کە شێرپەنجەیان هەیە یاخود گومانە بین شێرپەنجیان هەبێ ئێمە بەرەو لای ئێمارای زیاتر دەچین چکە گەر ئێمارایەکە ساڵی 3 جار 4 جار بۆ نەخۆشەکەشی بگرین مەگەر بڵین لە ڕووی مادیەوە زۆر جار کاریگەری بۆ نەخۆشەکە دروست دەکات ئەگەر نان لە ڕووی زەرر و زیانەوە تا ئێستاکێ لە جیهانە هەر بوو حوساتە تەنانەت لە ئافرەتی دووگیانیشە بڕیارێک نەدراوە دەرنەکەوتووە کە ئایا ئەشعەی با بڵین ئێمارای ڕەنینی مۆغناتیزی زەرری ئەبێیان نا کەواتە بەعام زەرری نابێت ڕەنینی مۆغناتیزیەکە. بەڵام ئەمە ئەوەش ناگەینێ کە زۆر جار هەندێک نەخۆشی بەڕێز دەڵێت دکتۆر گیان سیتیم بۆ بنووسە ئێمارایان بۆ بنووسە چکە ئەمەیان زەرری نییە ئاخر قەینا زەرری نییە بەڵام ئەگەر ئێمە ئێمارایەکەشت بۆ بنووسین و نەگەین بە نەتیجە و نەتوانین نەخۆشیەکەی بەڕێزت بدۆزینەوە کەواتە هیچمان نەکردووە. بۆیە ئەو اختیارە هەڵبگرن بۆ لای دکتۆرە بەڕێزەکان پزیشکە بەڕێزەکان بۆ ئەوەی ئەوان بڕیارتان بۆ بدەن ئایا سیتی دەنووسرێت یان ئێمارای بۆی بە جوانترین شێوە و بە کەمترین کات بگەن بە نەتیجە و نەخۆشیەکانتان چارەسەر بکرێت. ئێمە لە خستخانەی شار طبعاً ئامێرێکی ئێمارایمان هەیە لەگەڵ دوو ئامێری سیتیسکانمان هەیە طبعاً جیاوازیان هەیە. ئامێری ئێمارایەکە بەیانیان ژمارەیەکی زۆر لەو کەسانی کە ئەو پشکنیان هەیە بۆیان نەکرێ و ئێوارانیش بە هەمان شێوە دەوامیان هەیە ئەو کەسانی کە لێرن ژمارەیەکی تر هاوڵاتیان سوود لەو ئامێرە وەرەگرن. لە ڕاستیەکەیە زۆربەی یاخود هەموو ئەو کەسانی کەوا لە نەخۆشخانە ئەکەون و ئەو نەخۆشانی داخڵە بن لە خستەخانە ئەو بەیانیان ئەو ئیشیان بۆ کرێ ئەگەر فەحسێکی ئێمارایان هەبێ بەیانیان بۆیان نەکرێ و هەروەها سیتیسکانەکە مەشمان بە هەموو شێوە بە هەمان شێوە ئەو جیازە بەیانیان هەچ کەسێکە لە نەخۆشخانە کەوتبێ ئەوەی بۆ کرێ و فەحسەی بۆ کرێ. ئەمێنێتەوە هەندێک نەخۆشی ترکەوە لە بەشی ڕاوێژکارەکە بەشی استیشارەکە ئەبینێن بە پێی مەوعیدی دیاریکرا و ئەوانیش فەحسەکانیان بۆ کرێ هەندێکی لە بەیانیانە هەندێکی لە ئێوارانە. هەندێک جۆری تر هەیە کە لە ڕاستیەکە تاماوەی لەم و پێش لە نەخۆشخانەیە ماکرا بە تایبەتی ئەو مناڵانەی کەوا فەحسی ئێمار پشکنینی ئێماڕایان هەبوو کە ئەوە بە شێوازێکی تایبەت دەکرێەوە پێویست وایە پسپۆڕێکی بێهۆشکار ئامادە بێ بۆی ئەو مناڵانە بە شێوازێکی تایبەتی ئەو فەحسانەیان بۆ بکرێ. بەڵام لەگەڵەوەشە زۆر جار لەبەر ئەوەی کەوا
ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی دەرەوەی نەخۆشخانەکە ژمارەیەکی زۆر لەو کەسانی کەوا لە کلینیکەکانی تر یاخود لە عیادەکانی دەرەوە ئەو پشکنێنانیان بۆ ئەنووسرێ ئەوانش هەڕۆکەنەم خستەخانەیە زۆر جار ئەم حاڵاتە بێتەوەیەوەی کە سرە بنووسرێ بۆ ئەو کەسانەوە زوو جاری وا هەیە سەرەکە دوا ئەکەوێ ئەمی ژووکو هەموو خستەخانەکانی تر لە ڕاستیەکە لە هەموو دنیاشە هەروایە ینی کەس نییە هیچ کەسێک نییە ئەو فەحسە ئیلا ئەو حاڵەتانە نەبێتەوە پێوترێ حاڵەتی کتوپڕ و ئیمەرجەنسی هیچ کەسێک نییە و لە دنیای دەرەوەشە کە ئەو فەحسەی بۆ بکرێ و یەکسەر بۆی بکرێ و لە هەمان ڕۆژە چونکە ئەم پشکنینانە ئێماڕای و سیتیسکان پشکنینی تایبەتن وە نەکەرم پێویستی بە تەکنیشیان هەیە بۆی کەوا فەحسەکە بۆ ئەو نەخۆشانە بکە بەڵکو پێویستی بە دکتۆری تایبەتمەندە بۆی کەوا ئەو فلیمانە یاخود ئەو ڕسمانەی کە ئەگیرێ بخوێنرێتەوە و جیاوازەکە یاخود مقارڕ بەراورد بکرێ لە بینیانە مقارڕ نەبکرێ لەبەرەوە گرتنی ئەم فەحسانە خۆی پێویستی بە بێجگەلەوە کە پێویستی بە کاتێکی تایبەت هەیە بە تایبەتی فەحسی ئەماڕای بەوە نییە وەکو بڵین وەکو تیشی ئاسایی نییە کەوا یەکسەر بگیرێەوە ئەو کەسە یەکسەر بچێتە ناو ئامێرەکە و بێتە دەرەوە یەکسەر فەحسەکەی حازر بێەوە هەموو دکتۆریکیش ناتوانێت ئەو خوێندنەوەی بۆ بکات لەبەرەوە دائیمەن پێویستی بە وەختە پێویستی بە کاتە هەم بۆ گرتنی هەم بۆ ئەوەی کەوا بخوێنرێتەوە لەبەرەوە زۆر جار هەیە لە هەموو نەخۆشخانەکانە تەبعاً قەرباڵغێکی زۆرەکەوێتە سەر و فەحسانەوە بپی موعیدی تایبەتی ئەو فەحسانە ئەکرێت. گرنگترین شتێکە پێویستە لێرەدا ڕەچاوی بکرێت ئەوەیە کە ئەو کارمەندەی کە لێرەدا ئیشەکە و ئەو تیشکە بۆ ئەو نەخۆشەکە پێویستە جلێکی تایبەتی لەبەرا بێت وەکو ئەم جلەی کە لەبەری منایە ئەم جلە سیفەتی وەهایە کە هەموو ئەو تیشکانی کە لەم جیهازەوە دەرئەچێت بەهۆی ئەم جلەوە ئەم سیفەتی ئەم جلە ئەو تیشکە هەڵەمژێت و نایەڵێت ئەو تیشکە بەر ئەو کەسە بکەوێت کە ئەم ئەشعەگرێت و لەلایەکی تریشەوە هەموو ئەو دیوارانەی کە لە چوارچەوەی ئەم ژوورەدا هەیە هەمووی بە مادەی ڕەساس واتە قورقوشم ڕووپۆش کراوە بۆ ئەوەی هیچ تیشکێک کە لەم ژوورە و لەم جیهازە دەرئەچێت نەڕواتە دەروی ئەم ژوورە بۆ ئەو کەسانی کە لە دەرەوەی ئەم ژوورەن هیچ جۆرە تیشکێکیان بەر نەکەوێت بە هیوای سەلامەتی و لەش ساغی بۆ هەموو لایەکتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.